سلامی خوای گەورەتان لێ بێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. داواکارم لە پەروەردگار تاعەت و عیبادەتی ئەم چەند ڕۆژە لە هەموو لایەکمان وەربگرێ ئینشاء الله تعالى، موفقمان بکا و تەمەنمان درێژ کاتەوە، بمان تێلێ بۆ کات و ساتی ئەوەی کە بتوانین ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو بین و جژنی قوربانیەکانمان بکەین یان لەگەڵ موسڵمانانە ئەو جەژنە پیرۆزە بکەین ئینشاء الله تعالى. ئیماندارانی بەڕێز، بەرەو قوربانی دەچین و بەرەو ڕۆژی عەرەفە دەچین. حەزم کرد تەوەرەکەمان ئەو دوو بابەتە بێ، هەندێ بابەتی کورد لە خزمەتی جەنابتانە باسکەین. قوربانیکردن مەبەست لێی چییە ئیمانداران؟ مەبەست ئەوەیە خوای پەروەردگار نێزگمان کاتەوە لە خۆی بەو قوربانی کە ئەنجامی دەدەین. حکمەتی قوربانی ئەوەیە کە سونەتی پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام زندی بکەینەوە. قوربانیکردن پێمان ئەڵێ تەضحیە بدەین بە خۆمان، ماڵمان، بە پارەی گرفانمان، بە ماڵمان بۆ پەروەردگار، بۆ ئاینی ئیسلامی پیرۆز. قوربانیکردن پێمان ئەڵێ بەزەیتان بێتەوە بە هەژار و نەدار و فەقیر و لێقەوماو. قوربانیکردن پێمان ئەڵێ ئەم قوربانیە بەرەو بەهەشتاتان باو لە ئاگری دۆزەخ دوورتان نەکاتەوە. ئەو قوربانی کە ئەنجامی دەدەی لە ڕۆژی قیامەتا دێتە هانات، بە ئەندازەی وەزنەکەی، بە ئەندازەی تووکەکەی، بە ئەندازەی ئێسقانەکەی هەمووی. ئیمانداران، خوای گەورە بە سەدەقە و خێر بۆ دەنووسی. ئەمە چه حکمتێکە؟ حکمەتی تری زۆرە قوربانی. چوە قوربانی هەر ئەوە نییە مەڕێک بێنە، بزنێک بێنە، مانگایەک بێنە سەری بڕۆ و تەواو. حکمەتی زۆر گەورەی تایە. ئەگە ئەو حکمەتە گەورانەی تیانە بێ، دوژمنانی ئیسلام قەڵس نابن بە قوربانی. هەرچی کاتێ جەژنی قوربان تێی تر ئەوانەی دژی دینی تۆن، دژی قوربانیەکەی تۆن قەڵسە بن، دەسەکەنە قسەکردن. بۆ چونکە ئەزانن قوربانیکردن یعنی چی. ئێمەی موسڵمانش ئەبێ تێبگەین قوربانیکردن هەرەوە نییە حەیوانێ سەر ببڕین گۆشت بخۆین. ئەمە نییە، هەرەوەنە. ئەمە دیمێکێتی بۆ ئێمە، بەڵام لای خوا ئەمە نییە. قوربانیکردن ئەوەیە نەبی ئیبراهیم کوڕەکەی خۆی بەدەستی خۆی سەرە بڕێ لە پێناوی خوایە. گەورەکە حکمەتە گەورەکە لێیرەیە. قوربانیکردن ئەوەیە کە پێغەمبەری خوا نەوەی کەسێکە کە قوربانی کراوە کە باوکی لە بابایەوە لە ژیان نامایە. بۆیە پێمان دەڵێ ئاینی ئیسلام قوربانی بکەن، سونەتی ئیبراهیم عەلەیهی سەلام لەگەڵ کوڕەکەیە زەندی بکەنەوە، و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. فەصەلی لڕەبیکە وەنحەڕ. ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام نوێژی جەژن بکە، پاشان قوربانیەکە سەر ببڕا. قوربانی پاکمانەکاتەوە، نەفسمان پاکەکاتەوە بەداخەوە. ئەمڕۆ خەڵک قوربانیەکە بەڵام نەفسی لەگەڵ قوربانیەکە پاک نابێتەوە. گردنی هەموو موسڵمانان ئازاد ناکا. حەقد و بغض و کینا ناو دڵیە چی سفادەیە ئەمە؟ ئیماندارە، چونکە قوربانی دەستکەوتی زۆرە. ئیماندارە، والبدن جعلناها لكم من شعائر الله لكم فيها خير. ئەم قوربانیە چییە؟ یەکێ لە شەعائیرە گەورەکانی ئەم ئیسلامە پیرۆزەیە و خەیر و بەرەکەتی تایە. خوای پەروەردگار پێمان ئەڵێ ئەمجا خوای پەروەردگار نە ئێسقانی گەرە نە گۆشتی گەرە، بەخوا ئەمانە هیچی ناوێ، بەس ئەوێ ئێمە نێزک بینەوە لێی بەم کارە بچینە باشتەوە و پلەپایەمان بەرز بێتەوە. خوای پەروەردگارە فەرمێ لەن چییە؟ فەرمێ ينال الله لحومها ولا دماؤها، یعنی نە گۆشتەکەی نە خوێنەکەی هیچ. بۆیە وتیانە قوربانیکردن هەرچی کاتێکە قوربانیەکە سرە بڕی، یەکەم قەترەی ئەو قوربانیەکەوێتە سەر زەوی، خوای گەورە لە تاوانی گوناحی ئەو کەسە خۆش دەبێت. هەمووی ئەگە بۆ خۆی بیکا یان بۆ مردووی بیکا، بۆ هەرکێ بیکە، بە یەکەم دەفعی خوێنی ئەو ئاژەڵە خوای گەورە قەڵەمی عەفو دێتە سەر تاوانی ئەو کەسەدا. خوای گەورە لەو کەسانەمان بکا. ئیمانداران، شو قوربانی بایەخی پێ بدەن موسڵمانان. هەموو ساڵێ زۆر بایەخی پێ بدە، زۆر شتێکی باش سادە لامان نەبێ، 6 سات بان نەکاتەوە لە قوربانیکردن، چونکە ساڵی یەک جارە. هەموو ساڵێ نییە. کێ ئەڵێ ساڵێکی ترە بێنیتەوە؟ کێ ئەتوانی بگەیتە قوربانیەکی تر؟ خوا خۆی ئەزانێ. بۆیە ئینسانی موسڵمان بزانێ وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ: یا ئەیها الناس على كل
أهل بيت في كل عام أضحية. أي خلقينا كاتي الحج دابو فرمي أي خلقينا شاك بزان همو مال قرباني كي لسرة، همو مال قرباني كي لسرة. بلام أو كسا هبيتي نكابرا هيشي نبي بڕواکە قوربانیەک بکاو چکە ئیستطاعی هەبێ چکە ڕێی علەمایانە فەرمن هەندێکیان سونەتی موەکەدە هەندیان واجبە واجبە بۆ ئەو کەسانەی کە هەیانە و نایکرد هەوڵدا ئەگەر ئەتوانی بیکە ئەگەر ئەتوانی قەرچی بۆ بکەی بەڵام دوای تەکیدی دەیتەوە قەیچێکە ئەمەش ئیشکالی تیانی ئینشاءالله تەعالا کەسەکەش بەرامبرت کە ئەداتی ڕائەوەستێ بیکە چونکە خەیر و پاداشتی گەورەیە لای خوا زۆر زۆر گەورەیە بەخوا چەند وتارێ بدەی لەسەر یەمان خێر و پاداشتی هەر تەواو نابێت کە دانیشی لەسەر ئەو ئەحادیث و ئایەتانە کام قوربانی بکەین ئیماندارن ئەفەرمێ ئەو قوربانیە بکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. مفسرين فرمين ابن عباس رضا ورحمة إخوائي لي فرمي أو مبستي شعائر يعني قرباني أي قرباني كشتون بيه قلو بيه وتيانا وشاق بيه وقور بيه رجاتان ليه كم قرباني كانت عن باهش نقصاني نبي والله للروجي قيامتا دعاء الشرمزاري لديواني خوادا هلكش چکە لە قیامەتە هەمووی قوربانیەکانی دێنێ حەز ناکەی قوربانیەکەت لە هەمووی چاکتر بێ ئەی بۆ ئێستا حەزەکەی نوقسان بێ با نوقسان نەبێ درهمێکی زیاتر قوربانیەکی جوانتر بۆ خوا ئێمەی بەخشیوە ئەگە خوا ئەمری بکردایە هەموو ساڵە کوڕەکانمان سەر ببڕیایە چیمان بکردایە خۆ فەرمانی خوایە ئەتوانی جێبەجێی نەکەی یا ئەگەر خوای گەورە ئەمری بکردایە هەموو ڕۆژێ قوربانیەک بکەن بۆ خوا هەموومانیە بیکەن ساڵی یەک جایە درێغی مەکە لە قوربانیەکەت و درێغی لە کەم کورتی حەیوانەکە مەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێیان پرسی چی بکەینە قوربانیەی پێغەمبەری خوا فەرمی حەیوانێکی قەڵەو و باش و گۆشتێکی چاک و با شاخدارش بێ ئەمە باشترین قوربانی کە تۆ تەرحیەکەی بۆ پەروەردگار بۆ جەل جەلالوه ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە بزانین قل ئینە سەڵاتی و نوسکی و مەحیایە و مەماتی هەمووی بۆ خوایە نیەتتان خاڵسکەن بۆ خوا قوربانی کەن چەندێکتانش کرد پێویست ناکە باسی بکەن تۆ قوربانی بینی خۆت و خوا ئەکەی نیەتت خاڵسکە مخلصکە بۆ خوای پەروەردگار بۆ خۆت و مردوەکانت با بە جوانی بگا بە چاکی بگا کە ئەیکەی و هەڕە شەشی داوە ئیمانداران پێغەمبەری خوا فەرمێ ئەو کەسانەی صلی الله علیه وسلم ئەو کەسانەی هەیانە قوربانی ناکەن با بۆ نوێژی جەژن نەیەن ئیمانداران ئەوەی هەیەی کە قوربانی نەکا پێغەمبەر حەز ناکە نوێژی جەژنی لەگەڵا بکە مەبەستی ئەمەیە حەز ناکە یعنی ئەو کەسانە معقول نییە تۆ هەتە و نایکەی یعنی چی ئەو کەسانەی کە هەیانە و نایکەن گونەحبار دەبن ئەم حەدیسەیان گرێتەوە و حەدیسەکەی ترشی گرێتەوە واجبە لەسەرانە ببیک بەڵام کەسێکە ئیمساڵ دەستی کورتە پێی ناکرێ پارەکە کردوێتی ئیمساڵیکا پارەکە نایکا ئەمە حاڵەتێکی تر و ناتوانین ئیمانداران بڵێن سەدا سەد واجب شە لەسەر هەمووی مطلقاً ئەوە خراپە ئاوان نییە ئیسلام پێمان لێ دوو ڕێیە ئەوەی کە نیەتی ئەبێتە سونەت بۆی ئەوەی هەیەتی ئەبێتە واجب بۆی ئەگە بڵێ واجبە ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر ساڵێ کردویانە ساڵێ نەیان کردووە کەسێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نێزەکتر بێ لە ئەبوو بەکر و عومەر ڕوحمان بە قوربانیان بێ لەگەڵ پێغەمبەری خوایە نە وتیانیا ئیمامەین بۆچی ساڵێک ئەیکەن و نایکەن خۆ ئەم فەرمایشتانەیان بیستووە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویان مسڵمانان با نەزانن ئەمە فەرزەوە بنوێژ وایە هەدبوو لەسەرت فەرزە بیکەی نەدبوو چی ئەەکەی ئیسلام ئاواتوە قورسایی ناخاتە سەر شانێکت کە بە هەموو دنیا هەر بڵێن گەرێ هەر گەرێ بیکەی هەر گەرێ بیکەی نا ئەمە نا و هەموو دنیاش بڵێن پشت دەرەوە مەیکە سونەتە نا ئەمشتە ئەوەی هەیەی ئەلحەمدوللا ئێمە زۆری نەمان هەیمانە عوزر نێنەوە چکە چەند درهەمێکە سواز بۆ خەڵکێکی چاک و باشە ئەمڕۆ قەرزت پێدا ئەوە سوپاسی خوایە ئەڵێ بێبی بە و بە مانگانە بیدەرەوە بەست خوا مەیگەێنە ساڵەکەی تر قوربانیەکە کاتا ساڵەکەی تر پارەکەیدا والله ئەو قوربانیە مەکە تخوا معقولە تۆ ئێستا کابرا حەیوانێک دەداتێ
دوای 6 مانگ 7 مانگ 8 مانگ ساڵێ تۆ پارەکەی دەیتەوە وڵای ئابرووی قوربانی شەبیت وڵام مسلمانێتی و دینداری وەک تۆ بێ وەڵا هەر نەبێ باشە خوا بۆ خوایەت خوا لە ماڵە ژنەکە پا بکتێتە عەرزە لە ماڵەوە احترام مەیە بۆ پیاوە چاکەکان لە ماڵەوە بتبا بۆ بازار تخوا قەرزی بۆ ناکەی شتەکەی بۆ بکڕی تخوا مناڵەکەت و ڕگ بگرێ نایکڕی بۆ خوا ئاوا کەم تەرخەم بی ئەوەنە ڕەزیل بی ئەوەنە چاوچنۆک بی سبەی نشێژی وەڵای خوایە هەزار بەڵاتەتە سەرما ئێ تۆ خاوەن ئەم دڵی ئێ تۆ خاوەنی ئەم گرفانەی لە دڵت نایە بۆ خوا ترەکی ئێ خوا چی لێک چکە خوای گەورە لە شوێنی تر دەریەکا بێت ئیماندارانی عەزیز ئەبێ ئەوە بزانین قوربانیکردنش معلومی جەنابتانە حەیوانی بچووک بۆ کەسێکە و ماڵێکە سەرگەورەی عایلە حەیوانی سپی 6 مانگی تاو کردی بێ بە ساڵ بەڵام مواسەفاتی ساڵی بێ حەیوانی بزن 2 ساڵ مانگا 2 بۆ 3 وشترش 5 ساڵان ئەمە معلومی جەنابتانە وە لە هەمان کاتشا پێشی کەی قوربانی بکەین پێشی جەژنە کە عەفو دوای جەژنە کە نوێژی جەژنەکەی دوایەوە قوربانیەکەتەکەی چی کاتێکی زۆر باشە یەکەم ڕۆژ دووەم سێم چوارەم یەکەمی باش چکە بۆ ئەگەوێتە ئەیام العەشر دە ڕۆژەکەیە خەیرە گەورەکە لە یەکەم ڕۆژایە ئینسان بتوانێت سەری ببڕێ باش ئەگە نەبوو دووەم نەبوو سێهم نەبوو چوارەم ئەمە هەر چواری دەبێت کە خەیر و خەیرەکەی تیا بکەی و سەری بڕووی ئەی حەیوانە لەو کات و ساتەدا چی حەیوانە نابێتە قوربانی ئیماندار 4 خەسڵەتەیە لە هەر حەیوانێک بێ نابێتە قوربانی ئەو قوربانیانە چی بێ نەخۆشێکی ئاشکرا کوێرێکی ئاشکرا لەڕێکی ئاشکرا و دوای ئەوەش کە شەلێکی ئاشکرا ئەم چوارەی تیا بێ ئیمانداران خۆتانی لێ بپارێزن مەیکڕن ئەگەر چە کەمش بوو مەیکڕە ئەمانە مەکڕە وازی لێ بێنێ بڕۆ حەیوانێکی ساغ بکڕە بۆ چیتە جوان بکڕە بەڵام کەمێک گوێچکی بڕاوە کەمێ شوێنێکی قرتاوە ئەمە کەمە قەینە هەر شتێک لە بازار بووە عیب نابێت تۆ بیکڕی بکەیتە قوربانی ئەمە قسەی خلاصەیە کە کابرا داتێ بڵێ ئەمە عیبە لە ناو بازارە بیفرۆشی بەڵێ عیبە ئەکە عیبە نابێ بۆ قوربانی و تا ئەبێ وریابن ئیمانداران ئەمانەش کە ئینسانی موسڵمان ئینسانی بڕوادار ئەمانەش نەکە 5 سنەتە ئیمانداران لە کاتی قوربانیە کە ئەنجامی نەدەی بسم الله الله أكبر یەکەم و دووەم بە ناوی خوا و خوا گەورەیە خۆت یان ئەو کەسەی کە سەریە بڕێ ئایا ئەمە پرسیارێکە زۆر جارە کرێ ئایا ئیلا شەرتە خۆت سەری ببڕی نە سنەتە خۆت سەری بڕی خۆتش نەبووی کێتە سەری بڕێ ئاساییە هیچی تیان نییە بەڵام پێی بڵێ بسم الله الله أكبر ئەمجا ئەم ئاژەڵە ئین فلان و فلانە و ئەگە زندوو مردوو کێکایە با بێژێ لەسەری یان خۆت ئەبێ بڕۆی بێژی ئەوانە بکەی یان ئەبێ ئەو بۆت بڵێ و خاڵێکی تر ئیستقبال القیبلە ڕوو بکەی لە قیبلە کە کاتێ سەری دەبڕی و دوعاش بکەی لەو کاتەدا کە دوعای تیا دروستە دوعاکە شەوەیە کە خوایە مەهی منە قوربانی بۆ تۆ خوایە هین خۆم و ماڵ و مناڵم و ئیتر بزان کێیە ناوی دێنی وەسڵاوات بە دیاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەدەی ئەم پێنجەی ئەمانە سنەتە ئینسانی ئیماندار ئەنجامی بدا و بیکە و قوربانیکردن دروستە خۆت لێ بخۆی بەڵام کردتە نەذر دروست نییە لێ بخۆی ئیمانداران نەذر کە دروست نییە کە نەذریەکەم لەسەر خۆم فڵان حەیوان بکەم ئەوە دروست نییە تایە ئینسانی موسڵمان و ئینسانی ئیماندار کە بیخوا تایە و لەوانەیشی کەوا قوربانی ئەوەمان پێ ئەڵێ و پێمان شەڵێ قوربانیکردن لە حکمەتەکانیەوە ئینسانی موسڵمان و ئینسانی بڕوادار باشترین و چاکترین عیبادەتە لە موسیبەت و بەڵاش دوورمانەکاتەوە ئیمانداران بڕواتان نەبێ هەرچی کاتێک کێشەی ماڵتەیە مشکلەتەیە ئیشەکان نادواتە ڕێوە ئیشەکان نایەتە دەست کۆ نابێتەوە سەدەقەیەک بکە بڕوات دێتە دەستەوە یان سەدەقە یان دوعا ئەم دوانە ژیانت بۆ ڕێکە خا بەڵام لەم دوانە یەک خەسڵەتەیە ئەمانەوێ دوعاکانمان قبول بێ ئەمان ئەوێ سەدەقەکانمان قبول بێ تو خوا بەینی خۆمان و خوا با خاستکەین پێشەوەی سەدەقەکە ئەەکەی پێشەوەی هەرچی ئەەکەی خاڵیسەن مخلصەن بۆ خواریکە
ئەمە شەرتی ئەساسیە لە هەموو عیبادەتێکە. ئەمەیتیانە بێ خۆم کردە هەموو دنیا تۆ ئەەکەیتە خێر و سەدەقە بەخوا خوا قبوڵی ناکە. ئەبێ ئینسان خاڵیسەن مخلسەن لە دڵەوە زۆر گرنگە و ئەنجامی بدا و چاکی و باشی بیکە ئیمانداران. درێغی مەکەن، قوربانیەکانتان بە جوانی بکەن، هیچ شتێ سارتان نەکاتەوە، هیچ شتێوات لێ نەکا سارد بیتەوە لەم خەیرە گەورەیە. چکە بۆ لە قوربانیە لیستێکەڵە درێتەوە لای خوای پەروەردگار. ئەوانەی کە قوربانیەکە ناوێن تۆمارەکرێت، تۆ حەزەکەی ناود لەگەڵ ئەوانە بێ کە تۆمارەکرێت کە قوربانی بۆ خواکەن. ئەو حەمکە ئایەت و حەدیسە گشتی جێبەجێ ئەەکەی. سنەتی دوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەسحاب و یاوەران و تابعین هەتا دێت و هەموو ئەو ئیسفادانەی کە کردوتە و دڵی هەژار و لێ قەوما و فەقیر خۆش دەکەی، ئەمانە گشتی تۆ ئەگرێتەوە. بەرەکەت و ڕەحمەتە بارێ کە دەیتی. حیوانێک بۆ نەفەرێک و ماڵێک و ئەوەکان تریش کە حیوانە گەورەکان چی مانگا بێ و هەوشتر بێ ڕەشەوڵاغ بێ حەوت لە وشترا وتیانە بۆ دەش حەوت ماڵ شەریک بێ بیکەن ئەمەش دەبێ تایە. کەواتە قوربانیکردن ئەبێ ئێمە، بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەبێ وریابین. ئێستا نەخۆشیەک بەرباوە، ئەم نەخۆشیەوەمان لێ نەکا ساردۆبین تر کەسمان قوربانی نەکا و زیگە ڕەبکەین، یەکجا واش نییە. بەڵام ئینسان چۆن ئێستا من لایەنە شەریعەکەی باسەکەین، لایە تەندروستێکەش جێبەجێ بکە بۆ خۆت. هەشەرع واجبە لەسەر لایە تەندروستێکە. حیوانێکە کڕی بۆ حەز ناکەی کوێر بێ لەڕ بێ شەل بێ، ئەمە چونکە خوا لێت قبوڵ ناکە. دەی لەبەر سیحەتی خۆت و ماڵ و مناڵەکەت و ئەوەیشی کە گۆشتەکەی ئەدەیتێ با مۆرێکی سەحەیشی پێوە بێ، فەحسێکی بکە پێش ئەوەی سەری ببڕی. داوا بکە لێ سەحە بێت، فەحسێکی بکە، وتی بڵێ ئەم حیوانەی چیتیانە بسم الله بکە و ناخوا بێنە. ئەو ڕێنمایانەی کە لە تەندروستی دەرچووە بەڕاستی بۆ ئەوانەی کە قوربانی سرە بڕن، بۆ ئەوانەی کە حیوانە فرۆشن، بۆ ئەوانەیشی کە ئێمەی کڕین، واجبی شەرعیە هەمومان جێبەجێ بکەین بۆ سەلامەتی هەمومانە ئیماندارن. خۆ بۆ کێیە تۆ سەلامەت بی خۆت سەلامەت، ئەگە سەلامەت نەبی کێ زەرەرەکە؟ خۆ من زەرەر ناکەم، خۆ زەرەرەکە، خۆ نەکا خۆت تووشی نەخۆشی دێ. ئەبێ وریابی ئیماندارانی خۆشەویست مسلمانانی عەزیز. ڕۆژ بە لە جەژن عەرەفەمانە ئیمانداران، ڕجاءەن لە فکرتان نەچێ کە ئاگا سێشەممە ڕۆژی عەرەفە کە بە ڕۆژوو بی خوای گەورە 2 ساڵ کەچی لێسڕێتەوە و گوناح و تاوانە لێسڕێتەوە. پێغەمبەری خوا شانازی بە تۆکە کە لە ڕۆژی عەرەفە خوای پەروەردگار جەلە جەلالە و لایقە بەخۆی شانازی بە کێوی عەرەفەکە. ئەڵێ مەلایکەکان هەمووتان تەماشای سەر زەویکەن عەرەفە ئەو عەبدەکانە، و ئەمجا ئەڵێ تەماشای بەنی ئادەم و نەوەکەم کەن لەسەر زەویدا، ها لە کوڕەی زەویدا هەمویان بە ڕۆژون بۆ من شانازی بۆ مسلمانان ناکە. ئەتەوێ خوا شانازیت پێوە بکە، دەی بە ڕۆژوو ئەگە ئەتوانی، ئەگە سیحەتت چاکە باشە لە دەستی مەدە. ئەو ڕۆژە فرسەتە، لەم فرسەتە زیاتر بەڕاستی دەستت ناکەوێت کێڵێ گەیتە ساڵێکی تر. باشترین و چاکترین دوعا لە ڕۆژی عەرەفە پێغەمبەران هەموویان کردویانە، لە فکرمان نەچێت. لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. لەم ڕۆژانەشا تخوا زۆر ذکر بکەن. لە یەکەمی ڕۆژی عەرەفەوە تەکبیرات دروستە، ئەمە عامە هەتا جەژن تەواو دەبێت. ئەی خاص کامەیە؟ خاص ڕۆژانی جەژنە لە دوای نوێژەکانە، لە شوێنە گشتەکانە، گەنجە جوانەکان، ئەوانەی پیاوە ئەزیزەکان، ئافرەتە بەڕێزەکان، ئەوانەی کە فەیسبووکێ توخوا لەگەڵ ماڵ و مناڵەکەتدا لای بێ بکەرەوە تەکبیرات بکە، با ئەوانەی کە دڵیان ناوی خوا بێنە، شاعری خوا بڵێ لەبەیک اللهم لەبەیک الله ئەکبەر الله ئەکبەر، بۆ ئەوانەی دژی دینەکەی تۆ بەشتم دڵیان بتەقێ، چونکە ئەوان زۆر دڵیان تەنگە بێ بەمانە. ئیماندارانی ئازیز، هەوڵدەن ئەو زیکرە زنی بکەنەوە لە بازاڕە، لە مزگەوتە، لە هەموو شوێنەکە، چوار کەسێتیا تەکبیر کە بڕۆ تەکبیرات کە عیبی چی لێ دێ، کابرا زوڕنایەک دێنێ و تەبڵێک دێنێ 3 ڕۆژ شەوەی کوتێ کەس عیبە نییە لای کەس، ژنێ دێرێ بۆ کڕەکەی قاعەیەکە گرێح 2 سەعات 3 سەعات هەڵپەڕکێ و هەموو شتێکرێت یایە زۆرینەشی ناشەرعی، عیب و عار نییە. بە 4 الله ئەکبەر بۆتە عیب و عار لە ناو خەڵکە. سوبحان الله، سنەتە لە ناو بازار لە شوێنەکان، ئەگە خەڵک لەگەڵمان نابێ لە ناو بازار ڕێکین، نەک 4 نەفەر و 6 نەفەر، عیبە.
شارێکی وەک کفری سبەینی وتت ئەوە ڕۆژی عەرەفەیان بە ڕۆژە بەلە عەرەفە چینە ئەو ناو بازاڕە تەکبیرات دەکەین وەڵای حەقە پڕە مزگەوتە خەڵک بێبێژە با بچین مامۆستا لە خزمەتای ئەمە سونەتێکە بازنی بکەینەوە نەگەشتی خۆی شارێتەوە تەکبیرات دەکەی لە ڕووی نایە لە دڵشەوە بڵێ یان دەمی گردووە ئاوا ئەڵەی پارەی لێستێنن ئەوە نەکەین باشە ئەو عادەتانە خراپە تەرکی کەین ئیماندارانی خۆشەویست وای گەورە ڕەحمان پێ بکە عاقبەت خێرمان بکە